بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، ئەم کاتەوە مکاتێکتان باش. خوای گەورە لەشی هەموو لایەک ساغ بکە و تاعەت و عیبادەت و پەرستشی ئەم ڕۆژانەمان لێ قبوڵ بکە. معلومی جەنابتانە کە ئەم ڕۆژانە ڕۆژانێکی مبارەک و پیرۆزن. سبەینی ڕۆژی عەرەفەیە و دوعا تێیدا قبوڵە و ڕۆژوگرتنیش تێیدا کەفارەتی ساڵێک پێش و پاشی خۆی ئەسڕێتەوە ئینشاءالله لە گوناه و تاوان. من حەزم لێ ئەمڕۆ قسە و باسێک بکەین دەربارەی ئەو بێڕێزیانەی بەرامبەر بە دینی پیرۆزی ئیسلام ئەکرێ لێرە و لەوێ بیستین، چ لە داخستنی مزگەوت و احتیمام نەکردن یاخود احتیمام نەدان بەکردنەوەی دەرگای مزگەوتەکان، یاخود کەسانێکی نەزان و نەفام نەشارەزا لە دین لە ڕێی شاشەکان و لە ڕێگەی پۆستی حەساس و گرنگەوە تەشهیر بە دینی پیرۆزی ئیسلامەکەن و بە کەسایەتیە ناودارەکان و سەحابە پیرۆزەکان و هەروەها پیاوانی ئاینی مسلمانەکەن. خوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرمێ لە سوورەتی ئالی عیمران لە ئایەتی 110: أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله ولو آمن أهل الكتاب لكان خيرا لهم منهم المؤمنون وأكثرهم الفاسقون. خۆشەویستان و بەڕێزان، بەڕاستی سەیرە کاتێک ئەبینین کۆمەڵێک مسلمان لە مزگەوتەکان و لە نوێژی جومعە ڕیزی پێشەوەی مزگەوت داگیرەکەن و دێنە پێشی پێشەوە ڕوو لە قیبلە ئەکەن لە کاتی نوێژ و جومعە و جەماعەتە، بەڵام دواتر ئەبینین لە کاتی دەنگدانە یاخود کاتێک کە مسلمانان پێویستیان بە یەکدەسی و یەکدەنگی هەیە، دەنگ ئەدەن بە کۆمەڵێک خەڵک زۆر بەداخەوە کە ئەوە ئەبینین لە واقعی سیاسی ئەمڕۆی هەرێمی کوردستانە چۆن سوکایەتی بە سەحابەکان ئەکرێن. جا من ئەمەوێت لێرەوە بڵێم هەر کەسێک دەنگی بۆ جۆرە خەڵکانەدا بێ، جا پەرلەمانتار بێ، وەزیر بێ، تەنانەت مدیرعام بێ، هەر کەسێک بێ معنی بێ و بە دەنگی خەڵک چوو بێتەوە شوێنانەوە، من لێرەوە پێڵم تۆ بەشداری لەو سوکایەتیەی کە بەو سەحابە پیرۆزە کراوە، بەشداری لەو سوکایەتی کە بە ئیسلام ئەکرێ، بە مسلمانان ئەکرێت، دڵنیا بەلەوەی کە بەشداری لەبەرەوەی تۆ خۆت ئەوت هەڵبژاردووە و خستوتە تاو شوێنە. ئەگەر پیاوێکی داوێن پاچی، دەستپاچی، دەمپاچی، ڕووخۆشی بە معنای کەلیمە بۆ خوا سوڵحاوت هەڵبژاردایە و بدناردایەتە ئەو شوێنە، تۆ کە خۆت بە مسلمانە زانی 100% پێت وایە تۆ مسلمانی تۆ ڕوود کردووەتە بارەگای خوای پەروەردگار و چاوەڕێی دوعات قبول بێ و خوای گەورە نەخۆشی و ناخۆشی و نەهامەتی و تەنگەژیر لە کۆڵکاتەوە، بەم شێوەیە دوعات قبولە بێ. کاتێک کە کەسێک پەنجە بۆ کەسێک مۆر بکەی ئەسڵەن مەبادیئی ئیسلام نەزانێ، ئەسڵەن نەزانێ ئیسلام واتای چییە، نەزانێت دین و سەحابە و نەزانێ هیجرەتی پێغەمبەر بە واتای چی دێ، نەزانێ حەزرەتی عوسمان کێیە ئەسڵەن، کە من دڵنیام غەیری لایەنە نەرێنیەکان کە هەندێک کۆڵکە فەلسەفەچی و هەندێک کۆڵکە زانە هاتوونەتە ساحەکەوە دیفاعی لەکەن و ئەڵێن نەخێر مەبەستی ئەوە نەبووە و داوای لێبوردنی کردووە و هەر شتێکی کردووە بە هەر جۆرێک. من نامێ ناوی کەس بێنم چونکە ئەم مینبەرە زۆر لەوە بە پیرۆسترە زانم، ناوی کۆمەڵێک خەڵک بێنم لە ئاستی ئەوەیان نەبن لە بەرنامەی دوانگەی خەڵکە ناویان بێتە سەرزارم بەڕاستی. جا هەر کەسێکن هەر چۆنێکیشە ڕوو بکەنە خوای گەورە، دڵنیا بن ئەوانە زۆر لەوە زیاتر لە دڵیانایە، دڵنیا بن دڵیان دەرونیان ناخیان ئەوە نەڕەش و پیسە بەرامبەر بە ئیسلام و بە مسلمانان نەک بەوان بێ چۆن ئێمە لێرەوە تەکبیراتەکەین، چۆن ئێمە لێرەوە بانگە دێن بە گوێی خەڵکات، چۆن ئێمە لێرەوە ئیعلانی ئیسلامەتی خۆمان و مسلمانەتی خۆمان و دینداری خۆمانەکەین، مطمئین بن ئەوانیش حەز ئەکەن ئیعلانی غەیرە دینی خۆیان بکەن، بەڵام ناتوانن چونکە زۆرینەی ڕەهای ئەم میلەتە مسلمانە سوپاس بۆ خوا. ئەبینن هیچ میلەتێک بەقەدەر میلەتی کورد مسلمان نییە، هیچ میلەتێک بەقەدەر میلەتی کورد ئامادەی نوێژی جەماعەتی نییە، هیچ میلەتێک بەقەدەر میلەتی کورد ئامادە نییە قوربانی بکە، ئامادە نییە بچێتە مزگەوت، ئامادە نییە دەستگیرۆیی دەرودراوسێکەی بێ، ئامادە نییە خەیر و خەیرات بکە، نییە، تایە نییە. بەڵام سیر لەوایە ئەبینی زۆرینەی خەڵک کە خۆی بە مسلمانە زانێ و لە ڕیزی پێشەوەی مزگەوتەکانە ئەچێت دەنگ بە کۆمەڵێک خەڵک لەو چەشنەدا لەو شێوەیە ئەدا کە ئەمڕۆ ئەبن بە عیلەت و سەرەتانێک بەسەر دڵی خەڵکی مسلمانەوە، ئەوە بینین کە چەند ڕۆژە دڵ و دەرونیان شێواندوین و عەزێتی ناخمانیان داوە لەوەی کە پیرۆزەکانی ئیسلام
بە ئامانجەگرن. بۆیە لاڵقەی ئەم جارەی دوانگەی خەڵکەوە ئەپرسین بۆچی لە هەرێمی کوردستان بێڕێزی دەکرێت بەرامبەر بە پیرۆزیەکانی ئیسلام. ئێوەش دەتوانن بەشدار بن، دواتر منەوە کۆمنتە جوانانە خوێنمەوە لە خزمەتانە ئەبم بۆ ئەوەی قسەی زیاتر لەسەر ئەم تەوەرە بکەین. کاک سەعدوڵڵا وەرەگرم لە چوار قوڕنا. کاتتان باش. هەموو کاتت باش کاک سەعدوڵڵای جان. کاک محمود کاتت باش. بەڕێزی کاک سەعدوڵڵای جان. زۆر ساواکەمیشیان سوپاس لێوە بەڕێز دەکەم ڕاستی کەناڵی ئاسمانی پێیان کەناڵێکی زۆر جوانە، کەناڵێکی ئاینی ئیسلامیە، هەر شتی جوانی پێشکەشت و هەر گەشاوس دەکەوتوو بێت وای گەورەتان پارێزرێ، بەڵام موسیبەتی دنیا و قیامەت بەڕاستی ئەو کەسانەی کە بێڕێزی بەرامبەر ئیسلامی ئاین ئیسلام دەکەن یەکەمیان ئەو کەسانە نەفام و نەزانن، ئەو کەسانە لە دین نەگەیشتنا، ئەو کەسانە یەکەمیان ناخیان پیسا بێدینن، پێشترچین ئەنی بارە خۆمان دەست پێ بکەن کەسێک کە بێڕێزی بەرامبەر ئیسلام بکە، بێڕێزی بەرامبەر چکەن دنیای هەیە نە قیامەتی هەیە، هەر لە بۆی ژیانەکەن بزنی کەدەیە کە مردیش نابوو هەموو کاتێک ئەو کەسانی کە بێڕێزی بەرامبەر دینی ئاین ئیسلام دەکەن نەزانن لە شر ئیسلام ناکەن، کەسێک کە بێدین بوو کە بەرامبەر دینی ئیسلام کەسێکە بێڕێز بوو، ئەو کەسانە حەقا یعنی بەجواب بێن، ئیهانە بکرێن، شەرمەزار بکرێن، گومڕاو تەدێشێواون، کەسانەی نەفام و بێدینن، یەکەمیان ناخیان پیسە کە ناخت پێ بوو، یعنی بێدینی کەسێکی کە بێدینی ڕەش و دڕەخە لەوانە. بەڵێ کاک محمود ئەگەر پرسیارەکە دەبی لە خزمەتدا. لە خزمەتتان کاک سەعدوڵڵا، زۆر سوپاس دەکەم، سەرکەوتوو بی ئینشاءالله. سوپاس دەکەم بۆ پەیوەندیەکەت براجان، زۆر بەڕێزی سوپاس دەکەم. دایکی سومەیە وەرەگرم لە سلێمانی. سلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورەتان لێبێ، بە هەزاران درود و سڵاوات لەسەر گیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله عليه وسلم، یار و یاوەرانی هەتا ڕۆژی دوایی. لێرە ڕای الله ئەکبەر، الله ئەکبەر. ئێمەی مسلمان، ئێمە مسلمانین، ئێمەی کورد مسلمانە، لە دین و باب واتیانەوە مسلمانە. بەڕاستی من لێرە پێتان ئەڵێم پەرلەمانتارانی ئیسلامیەکان ئێمە بۆیە بەکو مسلمان بە عەقیدەیەکی پاکەوە بە دەستمێژێکی پاکە و پەنجەمان بۆ ئێوە، پەنجەی شادمانمان بۆ ئێوە داوە. ئێوە دەبێت لە ناو هۆڵی پەرلەمانی هەست کەس پێت بێت سوکایەتی بە دینەکەمان بکات، لە دین ئیسلام بکا پێت هەموو شتێک دەبێت هەستنەتێت سەر پێ و بە هەمووانتان بڵێن الله ئەکبەر بۆ بینە. دەبێت ئەمە خێڵی سوور بێ لە پەرلەمانەمەیەک. بۆیە ئێمە بە دەستنوێژەوە مسلمان دەنجی بەتۆداوە برای مسلمانم، ئەگەر کەم نیت بەڕاستی ئێمە گە ببینین مامۆستا هەورامانی بەڕێزەوە کاتێک گەچۆ پەرلەمان هەستا هەڵنەسایە سەر پێنەسەر وشەیەکی کوفر، ئەوە خەڵکی زۆر لێگەڕایە، ئەوە بە کەم بزانن. بەڵام برای پەرلەمانگە یەک دەنجیشبی یەک کەسیشبی خەڵکی هەڵدەستێتوانێ، خەڵکی زۆر هەتا ئێستا زە وشەیە خەڵکی زۆر لە وشەیە گەڕایەوانێ. ئێوە ئەو وشەی گە دیفاع لە دینەکە بکەی لە پەرلەمانە بەکەمی مەزانە برای مسلمانم. خوشکی عزیزم، پۆستەکەت بەکەم مەزانە لە پەرلەمانە، ئەوە نوێنەری منی مسلمانی، نوێنەری ڕاستەقینەی مسلمانانی تۆ لەو پەرلەمانە، لەو پەرلەمان ناو پەرلەمانە تۆ نوێنەری منی ڕاستەقینەی. بۆیە هەست و کاتێک بە ئیسلام بکرێ هەردوو شتێک بەرامبەر غەڵەتێک لە هەر پەرلەمانتارێک لە هەر شوێنێکەوە بکرێ، دەبێت تۆ وشەی دەنگت بەرز بکەیت. دەستە خۆش بە دایکی سومەیە، پەیوەندیەکەت داخرایەوە. سوپاسە دەکەین بۆ پەیوەندیەکەت، سەرکەوتوو بی ئینشاءالله. دیارە کاک فاتیحمان لەگەڵ بوو لە شارە زوورەوە، پەیوەندیەکەی داخراوەتەوە بەداخەوە، هیوادارین دووبارە پەیوەندی بکاتەوە ئینشاءالله. فریشتە خان لە چۆمان. فریشتە خان بەڵێ فەرموو. السلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. ئەو کاکەتان باش؟ هەموو کاتت باش، زۆر سوپاس. سەلامەتی. تەورەکەتان لەسەر چێ زەحمەت؟ بێڕێزیکردن بەرامبەر بە پیرۆزەکانی ئیسلام. وەڵاهی ئیسلامیەتی نەوای هاتووە، یعنی ئێمە خۆمان ڕێز لە خۆمان ناگرین، ڕێز لە مامۆستایانی ئاینی ناگیرێ، وەڵاهی ڕێز لە پیاوەبەرزەکان ناگیرێ، بەبیلعەکسەوە ڕێز لە گەڵەکان دەگیرێ. وەڵاهی
أنا التي في معني كم خوشة يعني مو مع بغزي بي دەست خۆش بێ سپاس دەکەم خوشی بەڕێزم سپاس بۆ پەیوەندەکەت کاک هەنگا وەرەگرم هەر لە چۆمان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سڵاوم هەیە بۆ جەنابێت بۆ هەموو کارمەندان بۆ هەموو بینەران. زۆر مەمنون کاک هەنگاوجان تۆ برای گەورەی لە خزمەتتان فەرموو. چای منێن سەبارەت بەم تەوەرەی و زۆر بۆ چوونی تریشەیە. بەڵێ ئەمن دەڵێم پەرلەمان نەماوە. ئەمن دەڵێم حیزب هەیە و حیزب بۆتە حەسابە و بۆتە دەسەڵاتدار پەرلەمان ئفلیس کراوە. بەڵێ هەموو دانیشتنەت پشێ لە پەرلەمان. ئەم ئەندا پەرلەمانەیوان کۆی دەستی حیزبن. بەڵێ پێویستە خەڵکی کوردستان هەموو ئازادی خوان هێزە سەکدارە ئازادی خوازەکانیش خۆیان ئامادە بکەن ڕاپەڕینێکی سەکداری لە سەرتاسەری کوردستان هەمویان یەک بگرن بتوانن ئەم چەق بەستوەی کە لە هەرێمدا درێژەی کێشاوە بۆ 30 ساڵ و وەزیاتر دەیەوێت درێژە بکێشێت و کە خەڵکیش ئێستا لە هێڵی هەژاردایە بنبڕی بکات نەهێڵێت پێویستە خۆمان ئامادە بکەین ئەسی چەکی هەیە کەسکەی خۆی تاو بدات ئەوەی نیەتی چەک پێیاکە بەڕاستی فەرموو لەو کێشەیەکدا خەڵک مرد لە برسان نە موسەی دەدەن موسە نییە ئیش نییە داهاتی وڵاتیان هەموو بێت باشە گەنجێک کابرا پڕی هەیە بە چ خانوو دروستکە پارەی لەکوێ بینی ماڵی بە چ بۆ دابنێ ئیشی بە چ بۆ دابینکە وڵاتیان خێستوتە ناو بیرێکی قوڵەوە هەرچی هەموو تاکێکی بەشەرەفی ئەم کوردستانەیە ئەمڕۆ خۆی ئامادە بکە بۆ ڕاپەڕینێکی چاوەڕوان کراو هیچ کارەیەکی تر نەماوە باشە حکومەت وەرە پارەی تالەبان ئەو هەموو خەڵکە قەردارە پارەی تالەبان بە ملوێناکەدا بێمان خۆشەبی نەوەڵا خۆش نابی حکومەت ئەو هەموو بوجەت لەسەرە دەوەرە قەردەکانمان دەوە دەماخی لێوات ناوەمە حکومەت ئەمە هەموو قەرداری بازار کردی خەڵک بەدەستە قەردارە کەوتیتە ناو بیرێکی قوڵەوە دەوەرە قەردەکانمان دۆزەوە دەیگەوە نەوەڵا پێویستە هەمومان خۆمان ئامادە بکەین بۆ ڕاپەڕینێکی سەکدار کاکە گیان ناتوانم درێژە پێبدەم لەبەرەوەی بکات بینەران دەگرم زۆر سپاس زۆر سپاس کاک هەنگاو لە چۆمان سپاس بۆ پەیوەندەکەت کاک شکار وەرەگرم لە سلێمانی. عليك السلام ورحمة الله كاك شكار لتلفون وجملة بقرأ سپاس دەکەم. السلام عليكم زۆر سپاس. إمامي عثمان رازي زۆر لەوە کە پەرلەمانی یان سروش پەرلەمانیان پەرلەمانیان خاڵقڕموزی بەهەشت دەبراو من داواکاریم لە مسلمانان ئەوەیە بە تایبەتی لە مامۆستا عەلی بابیر لە تەوەرەکەشدا بزانێ بکەم داوام لە مامۆستا عەلی بابیرێ بەرگرترین کاتە زاتەوەچە چونکە ئەگەر پێغەمبەر ساڵسەم دانیشتا چاوەڕێی ئەبوجەهلی کردا ڕەحمی پێدایان کوشتیان پێنەوە شتیوانە ئەبوو أو إمام عمر إمام عثمان إمام أبو بكر إمام علي أو خباتك يعني براسي إستاذ تشبيهنا بإمام علي بابير هزار إمامي أبو بكر علي لبركنا تشبيهنا يعني بإمام علي بابير أمير من دوت أول میراثگری پێغەمبەرە بە میراثگری پێغەمبەر ێزانم چاوەڕوانی ئەوە کەم کە حەڵی ئەمە بۆم نەکات چونکە بە قسە هیچ ناکرێت لەبەر ڕێزت بمەت دەستخۆش براجان سپاس بۆ پەیوەندەکەت کاک شکار. کاک پۆڵا وەرەگرم لە هەولێر. سڵاوی خوا لە تۆ لە بینەرەکانت برای بەڕێز. سڵاوی خوا لە جەنابەت کاک پۆڵای گیان. برای بەڕێزم بەداخەوە ئەو ژینگەی ئێستا ئەمە پێکەوتین لە کوردستان ژینگەکە ژینگە سیاسیەکە ژینگە کۆمەڵایەتیەکە ژینگە ئابوووریەکە سەر لێ شێوانیەکی تەواوی دروست کردووە بە تایبەتی لەلایەن لایەنەکانەوە چونکە لە بەرژەوەندی ئەوەندایە جێژا و کەس بەردەوام بێت. برای بەڕێزم خوای گەورە لە قورئانی پیرۆز فەرمووی إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون
جارێ من ماسی ئەوم نییە دێرەوە دابەزمە سەر ئەو بەڵام ئەو ئەندام پەرلەمانانە دەبایە لەناو پەرلەمان یاسایەکیان هەبێ یاسایەک بۆ هەموو شتێکدا بێن بە لە ماوەی 28 ساڵی ڕابردوو نەمان بینی ئەو کاتی نەچۆ و نەمن و یەکی شتیش قسەمان نەدەکرد ماڵێکی تر ئایا کاتبەرەوەری ئیسلامەتی موسڵمانبوون ڕێ تۆ بەسراوە ئایا بینی ومانە ئەو بۆ بەنای بۆ بئیبن عەلی الوەردی بردووە وەخۆ عەلی الوەردی جار قەیسری هەیە پێچەوانەی وتەکانی خۆیشی بەڵام خاڵێکی تر ئێمە بەڕوو کەس نابێ هەڵخەڵەتین بۆ نمونە دکتاتۆرەکەی پاکستان سەدام حوسێن ئەگەر لە بیرت بێ بەڕێزێت دەزانی چ لە قەیدەشیدا و لە خۆی نابوو عەبدوڵڵاه المؤمن کەسی عەدوو الله بوو عەدوو الله بوو بەسووی هەموو پێوەری قورئان غاصب المعتدی ئەسیر بوو هەزاران منداڵی کوردی لە باوەشی داشتی کردە بەتاڵ 4000 مستەوی تێکدا قورئانی سوتان ئێمە نەماتوانی قیامێکی دڵسۆزانەی کوردانە ڕوون بکەینەوە ئەوە هەڵەی هەمومانە پیرۆزیەکان بمێنێ پیرۆزیەکانی ئاین پیرۆزیەکانی کۆمەڵایەتی پیرۆزیەکانی کەسایەتیەکان هەمووی ئەمەش دەبی بگەڕێنەوە بۆ پەرلەمانتان کەواتە من گلەیی لەو ناکەم گلەیی لە نوێنەرەکان دەکەم کە یاسایەتی توندیان نەبوو بەرامبەر بە من بە تۆ بە ئەو لە سایەیدا دادپەروەری بەرقەرار بکرێ ئەمەش دەگەڕێتەوە بۆ ململانەی حزبایەتی لە سەپۆ بۆ ڕاست لە ئیسلامی بۆ علمانی مبارك جوراء القرآن فرميتي ألا إن حزب الله هم المفلحون ما بس حزب الله كيف الثانية أو لبنان السينية أو أني تنهالة لا يخوى أو أني لا يخافون لومة لائم ويزين كواي جمان سدوا هركز بحثي يا سانبي داتوروني هركز ومراني خوشي خوشيتوا دەست خۆش زۆر سوپاس کاک پەڵا بۆ پەیوەندەکەت کاک ئەمین وەرەگرم لە سەید سادق هەموو کاتت باش براجان زۆر سپاس سەلامەتی بابووە وەڵی من ئەمە ئەوە بڵم کاک محمود لەسەر ئەمە بێڕێزیە ئەمە ئەوە بڵم خوای گەورە بۆ هەموو دەسەڵات و بۆ هەموو عەزەمەتی خۆیۆ شەرم لە حەزرەتی عوسمانەکە ئەوە عوسمانە بە حەدیث بەڵام زۆر بەداخۆ ئەندام پەرلەمانێکی لایەنێ ئەگەر بیدوێنی خۆی بە هین ئەزانێ بە هەڵگری ئیسلامەدا لای بۆ زۆر جار ئەوقانیش ئەکا بێڕێزی ئەکات بەرامبەر بە حەزرەتی عوسمان و بە خەلیفەکان زۆر بەداخۆ ئێرە گەنەڵی بچونە ساڵی حکومڕانی خۆی و حیزبەکەی بخاتە پاڵ حەزرەتی عوسمان و ئەو هەموو نەعەمەتیە بەسەر خەڵکدا من هەر ئەوەڵم زۆر پیرۆز بێ لەو کەسانەی کە دەنگیانە بۆ لایەنە بردە ئەویا تیان بە نوێنەری خۆیان و کە لە جاتی ئەوەی دۆلەژون بۆ ژیان و خودی خەڵکدا لێوێ خەلیفەیە تاوانبارەکە کە هەموو هەر کەسێک کە ناوێ ئەبیستێ شەرمدا ئەگرێ زۆر بەداخۆ پیرۆز بێ لەو موسڵمانانەی بەناو موسڵمانەی ئەوانەی کە ئاگای لە ئیزنیە دەنگیان بە کەسێکی وا ئەنێرن زۆر مبارەکیان بێلیان بەشم لە قیامەتیش ئینشەڵڵا ما پێشڕەویان بێ ئەوەڵم زۆر بەداخۆ دوای ئەو هەموو نەهامەتی ئاڵانتە ئەسحابی ئینشەڵڵا خوای گەورە انتقامە لێرکێنەوە دەست خۆش بگەمەوە دەستی تۆش خۆش بێ کاک ئەمین زۆر سپاس دەکەم بۆ پەیوەندەکەت هەر ساغ و سەلامەت بی ئینشاءڵڵا خۆشەویستان باوکی محەممەد لە سەید سادق باوکی محەممەد وعليكم السلام ورحمة الله وبركاته زۆر سپاس دەکەم دەنگت زۆر کزە باوکی محەممەد تۆزە تەلەفۆنەکە نزیک خەرەوە لە خزمەتتان قوربان فەرموو باسەکەم تەوەرەکە زۆر جوانە کاک مەحموودیان بەڕاستی باسەکەم بێڕێزی کردن بەرامبەر پیرۆزیەکانی ئیسلام کاک مەحموودیان حەقە ئێمە گلەیی لە کەس نەکەین ئێمە ئەو برادەرەی کە ئەو شەکرێشکان ئەو کۆمەڵەختەیگە بەرامبەر ئەو پیاوە بەڕێزانەی کەڵە پیاوانەی مێژووی ئیسلام کۆمەلایەکیش لە پشتی سەریوە بۆ ئەو مەلا بۆ نەیوکاتە ئەو غەڵەتە چییە ئەیکەی برا وەک ئێمە بۆ غەڵەت بۆ گلەی لە کۆمەڵە خەڵکێ بکەین کە ئیمڕۆ بەرچاوڕوونیەکیان نیە و پێی ئەڵێن نەخۆنەوە ڕێزم هەیە ئەڵێن نەخۆنەوار خۆن نەخۆنەوارەکانیشمان ئیمڕۆ وەکو خۆنەوارەکان چانە دەن
أو برادرك أو عمامة بس يموبون يحركات وخلاص شيء كيف أنا بالفيروس الإسلام وأنا مقدساتي اليمن. بله. يتم بوك لي يمكن دخل كيف نكون أوارا وغنى النسانين كم رحتفات أخوي دولة غنى حق بغنى عزة سنينة مثل. طبعا أول شيء جوابي كفاية دولة أداة ولا قيامتها تلفتي سريع وبرادر ودان إن شاء الله. وايد أنا أقول حزتي بطان وقدلياتي وقدلي قد ودروسوا. دست خوش بيا أخو. بله باشي محمد. أي بوشي أو ملابريسة أي بوه ملابريسة كان هالنصان بلاي بكن بلين أو برادر أبي وقو صوران عمر شون درا بدارجع إيش بدري بدارجع أي أو ملاب يا أو خسيبونا كربانك ليه لو ملاب خي برا. واي. أي شون أي برا قوم خلق عقلي هي برا يوم بلين نخونواري أو خونوارو. بس. كار محمد جمال وزاد. لخدمتان باشي محمد زور سپاس دەکەم. خوالی ڕازی بێ ئاخوا زۆر مەمنون بۆ پەیوەندێکەوە دەست خۆش بێ دیارە نازەنین خان داخراوەتەوە دایکی محەممەد وەرەگرم لە هەولێر. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش دایکی محەممەد زۆر مەمنون. خوشی برنامج لكم. خوالی ڕازی بێ سپاس دەکەم بێوەی بیا ڕەبی. سلامت بیا ڕەبی مامە سایبڕێز سەبارەت بە بێرەزەکانی ئەو ناپەرلەمانتارە کە بێرەزێکی وەدینی ئیسلام من پێم وایە ئەو پەرلەمانتار نییە سەیسی پەرلەمانتار ئەوەیە خەم لە دین و ژینی خەڵک بخوا بەڵام بەڕاستی ئەوە سوتاتی بە دین و ژینی خەڵک ئەکەن یعنی من پێم وایە ئەوها باشە یعنی سەردەم ئەندام پەرلەمانتاران حاکمەوە بەدەستبەردنەوەی متمانە لەو حکومەتە نەک لە پەرلەمانتارەکە حکومەتە حکومەتی حیزبە نەکی خەڵک. بەڵێ دەستخۆشتان دەکەم دووبارە دەست خۆش بێ دایکی محەممەد. حتى تطوع بدين الإسلام إن شاء الله أبي تكثير المسائل أجل من أنا إن شاء الله هميشه تايان شركة إن شاء الله إن شاء الله دەست چاوت خۆش بێ زۆر سپاس بۆ پەیوەندەکە سەرکەوتوو إن شاء الله باوشی باران وەرەگرم لە سلێمانی. السلام عليكم كاك محمود جان. عليك السلام ورحمة الله وبركاته. دەست خۆش بۆ جەنابێ بۆ تەوەرێکی جوانی جوڵاندووە. سپاس دەکەم زۆر. من سەیرم لەوەیە فەوریەت پەرلەمانتار لە پەرلەمان هەیە بريسك أسوار حمل يفعل ما في خلقه هجاران يعني شيء راسي دروسي خاطر رواز إلا أني إسلامي تجيبين لا مش تبين إما لصانة وبين زمان إسلامي أي باشا بو شيء متمعنى له بريسك أسوار حمل سنة ولا سك كلمة يحس باشا بو شيء متمعنى له جناح تيشي بلي بريس يعني من هكا سوينا جي خويا بو شيء كتير الله صعب لي بقى متمعنى له زلامة زنك شعوري لصانة وبين شي خلقي برينار كليا يعني أما جديد معنا يعني أم برلمان جناح أو كسانيك أخوان بإسلام زال من إسلامي ناظم على الإسلام جناح لو دواي أو كسيك أو شكيش كان شيء أو برلمانه أو الرفتار أو الجفتاري أو حزبه أو سركردية أو كسيك يا هالشيء كان جيت كده أو كسانيش كدنيا كده والله هيش فرق يعني لغلو كذا هيش فرق يعني سنك دين الإسلام خوزة من لو برلمانات هر أو نعلم خوزة أو دقي أو كسرة أو خير من لو برلمانات بس أو نعلم ممكن بس يعني أول ناس يعني جناح بلا يدرسون شيء بدي هل كلمة عثمان وعمري بدل ما به ممكن أو حيث بكي أم الناس أنا خلصي فقير ومشخور ومعاش خور ناني جنيه بيك أو يكاي ناس أنا كار محمود ثاني شيء أمانة هموش تشانكر يا مقسم أنك لو تفعل ما ريدي تشمالين لخفت ولا إلى خليك قوم أنا تكلم الصلاة. ولا والله بإذن إخوة أبويا ناتشة السرباوشي باران. ئەوەی کە پەیوەندی بە گوزەرانی خەڵکەوە هەیە ئەوە شتێکی ترە و ئەبێ خەڵکی لێ بێتە جواب ئەجینا لە قەزەی دینەکە دڵنیا بە لێرەوە بە پێ بۆیان ڕۆشتبینە ڕۆی نیشەڵا لێیان قبول ناکەین. بۆ خوا کاک محمود بۆ خوا من یەکێکیانم کە دەنگم بە گۆڕانەوە ئەو نەفەرشێمانم تا سەرێزخان کە دەنگم بە کۆمەڵی ئیسلامی نەیەوە خوا وەکیلە خوا شایدە لەو ڕۆژۆ ئەوە عەزێتی ڕۆحیاوم هەر لە ناخی خۆمان خەریکە دڵم مشتەقەدا چونکە بۆ هەچیەکیان کردووە ناڵم کردیان ناسادە قەی ناکەم قبوڵە بەس ئەمە گەورەترین ناڕەحەتی و گەورەترین شت بوو کە بەرامبەر ئەم میلەتە کردیان ئەمە ڕەفتاری سەرکردەکەیانە یا ئەو کەسانەی کە دەنگی پیاون یا ئەو کەسانە دەنگی پیاون فەرمون ئەمە حکومڕانەکەیانە بەتاکید ئەمە حکومڕانەکەیانەیە ئەمە جێگەی گومانە هەموو شتێکیان دەستی خۆش بێ سپاس دەکەم باوکی باران نازەنین خان هاتوۆتەوە لە هەولێرەوە وەرێگرمەوە فەرموو. السلام ورحمة الله وبركاته دادا نازنين
زۆر بەڕێزی سەبارەت بە پەرلەمانتاری بێڕێزی بەدینی ئیسلام من ئەڵێم ئەوە ئەساسەوە هەر خۆی کەسێکی بێڕێزە پەروەردەکردنیش فەقەتە و پەروەردەی دەستی عەلمانیەتە و بەکرێگیراوە پێی دەڵێم من دەڵێم لێرەوە پێی دەڵێم ناماقولی کردووە دینی ئیسلام وەکو دەریایەتی لەگە ئەو فەڕە حورمەتم بەرزینێکی قایمبی بۆ بیستان نابێ و هەرچی زۆر فێراوە لێ بردن لە دینی ئیسلام کە ئەجینا وەکو فیرعەون ڕیسوان فیرعەون دەیگۆ ئەمن خوامان نەعوذ بالله دواتر ئەسەر لە قوربان ڕیسوان و ئیترامەن فەرخو ئەم کەسانی دینی ئیسلام بەدەنی دووبارە دەڵێن خۆی دێڕێزە بەدەنی فەکتی نابێ بەدەنی ئەم کەسەی کە بێڕێزی کردەوە بەو ئیسلامە جوانە هەر ئیسلام سەرکەوتووە چونکە بەرنامەی خوایە ئەو کەسانی ناماقولی مەسیدە فیرعەونە وەکو فیرعەونوانە. دەستی خۆش بێ. سوپاس دەکەم دادە نازەنین سەرکەوتوو بی ئینشاءالله. سوپاس بۆ پەیوەندێکت. کاک مستەفا وەرەگرم لە خدران. سلام علیکم وەختیان. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. ئەو تیشکە جوانەی کە خۆر پێیەتی شەمشەمە کوێرا ڕقی لێیەتی ئەو ئاوەی لای تۆ خۆش و زڵاڵە کە جی لە دەمی نەخۆشە تاڵە لە دڵما هەستا لافاوی ئیسلام بۆیە مردن و ترس بەزیوە هەر کەس بڵێ ئیسلام کۆنە پەرستا زانست پێی دەڵێ مێشتی ڕزیوە نەفرەت لە زاڵ مستەبکاران بێ لە دەرەوە بنێ لە ناوخۆ کاکە مەحموود جان بۆیە ئەو بەزمانایەوە ئەو پەرلەمانتاری پارتی گۆزەتی تێدا بێ ئەوە دەڕژێ ئەوە ڕابۆچوونی ئەلمانیەکانە بەگشتی بە تایبەتی گەندەڵەکانیان بۆیە ئەو بەزمانە بەڕابۆچوونی من وەکو مسلمانە بۆکو هاواتی بۆ کوردێک بۆ ئەوەی لە پەرلەمانتارە گوێر و چالاکەکان باسی گەندەڵی و داواکاری خەڵک نەگەێنن بۆیە ویستانەوە سێپەڕن بنەوە عەشیدیکا بۆیە گۆزەتی تێدا بێ ئەوە دەڕژێ وەکو بڵێ ئەمانە دەیانەوێت لە ئاوی فڕاودا لە ئاوی لێڵدا ڕاوی ماسی کەمەڵان ناسەسەرێ ڕوون هەر دەبێتەوە دەنجی خۆمان دەخێن لە پازەنجە و مامۆستا بەڕێزە ئاینیانە و پەرلەمانتار بەڕێزانەی هەڵوێستیان نوان دووبارە ڕوڕەشی و نەفرەت بۆ سەرکاران و دژمنانی ئیسلام و کورد و کوردستان سەربەخۆی بۆ هەمولایەت دەستان خۆش بێ و ماڵتان هەڵا. دەستی تۆش خۆش زۆر سپاس بۆ جەنابەت کاک مستەفا جان. باوکی ئەیوب وەرەگرم لە هەنارە. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. رزق خوش برنامج لكم براسي توريكي جوانا لشوني خويتي. زور بريزي لخدمتها. بلان بريزم ما تحريباتي نادي بريز ما تحريباتي دفرمي أنا لسه لقراي بين جوجار ونادي سوا ياخذ بناغيق لأخواري خوالو لارون ليبي لسه راباز نادي سوا. بله. أما لسه تشاور لقراي بوا. أما لسه تشاور لقراي بين جوجار ونادي سوا. براسي بداخوا جرد المنطقة إن شاء الله سركوتين هربو إسلاما بس يوش خوش به. زور سپاس بۆ جەنابەت باوکی ئەیوب سەرکەوتوو بی ئینشاءالله. مامۆستا محەممەد وەرەگرم لە پیرەمەگرون مامۆستایەکی ئاینی بەڕێزە لە خزمەتیان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان. وڵا قوربان گیان زۆر دەستخۆشیت لە کەناڵەکەتان دەکەم. سپاس دەکەین. وڵای قوربان گیان ئەو کەسەی کە بێڕەزی بە حەزەتی عوسمان کرد و وەزارەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ مەن صب شیخین فقط کەفەر هەر کەسێک دنێن بە حەزەتی عومەر و حەزەتی عوسمان دەفێ کافر بووە و ئەو کەسەی ڕەئیشی بەو کابرایدا و بۆ فێخیدارە نامحتەرەم و نانەجیبا ئەوە شەریک و هاوبەشی ئەو کابرایان ومن لم لێرەوە پێیان دەڵێن ئەوانە حەدیانە زنێ و بە حەزەتی عوسمان بڵێن هەر کەسێک زنێ و بە حەزەتی عوسمان بڵێ خۆش سەرکردەکەشی سەری دای لە هەموو چیاکانی هەرێمی کوردستان. عەرەبی خوا جان لێ دەپاڕم و بەناو جوانەکانی هەر ئەم تۆکانە سەرەفانی نوێشی بۆ بنێرێ بەو سەگی سەگ بابێ. ئامین 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 یا رب. بەڕاستی من دەستخۆشی لە کەناڵەکەی ئێوە دەکەم. لێرە شەوپەیام هەیە بۆ مامۆستا عەلی بابی کە یەک خیفادی زۆر گەورە بدا لەسەر ئەو کابرا ملهوب و ملحیدێک ئینشاءالله دوا ڕۆژی ئەوانە بەتانی خۆمان دەبینین ملیان بقەتی سێدارەدا بکرێ. ئینشاءالله. زۆر سپاس دەکەم مامۆستا محەممەد. دەست و چاوت خۆش بێ زۆر بەڕێزی خوا لەگەڵ. کاک ڕێبوار وەرەگرم لە شاری هەولێر. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. براسي دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. من ئەوە تقریبا دوم جارە پەیوەندیتان پێوە دەکەم. لە خزمەتان کاک ڕێبوار جان فەرموو. من لە تەمەنی 38 ساڵیدا تقریبا عەبدە ساریش پێشمەرگە بوومە
لە شەڕی ناخۆش بەشداریشم کردووە بەس الحەمدولله هەتا ئێستا هیچ مەعاشێکشم لە 2009 زۆر شکوریشم بە نیعمەتەکانی خوددا کە ئەوی دۆستیمەوە بیستمەوە الحەمدولله لەلایەن خۆ الحەمدولله من پێم خۆشە ئەو خەڵکەی ئێمە یعنی بە قسێک با هەڵنەکرد کە دینی ئیسلام زۆر گەورەیە کە پێغەمبەرێکی ناس و نازا کە خوای گەورە بەمەی بەخشیوە دڵێکی گەلێک گەورەیە بووە بەتاکید وایە ئینسان دەبێت زۆر گەورە بی بە نەفەرێک قەت با هەڵنەکرد ڕۆژێک دی خوای گەورە سزای ئەدات وڵا بەتاکید وایە ئێمەش ئەو شینەی ئێستا دەیکەین بۆ ئەوەیە جارێککە ناماقۆڵی وا نەکەنەوە جارێککە بێڕێزیتر نەکەنەوە بەرامبەر بە سەحابە بە ڕێزەکان و بەرامبەر بە پیرۆزەکانی ئیسلام من پێم خۆشە بیکاتۆس کە خوای گەورە غەزەبی داتە سەری وێرانی دەکا بەڵێ بەتاکید ئەویش وایە کە ئەوەی خوای گەورە دەیکا من و تۆ نایزانین ئێمە پێمان ناکرێ ئەوەی دەیکا خوا دەیکا من ئەگەر ئێستا ئەو قسەی ئەو کردووە من دوعا دەکەم لە بەرامبەر خوای گەورە سزای بدا ئامین یا ڕەبی من پێم خۆشە من تقریبا لە 2009 عادێکم بەسە هات ئەو شتێ لە سزم فێر بووم لە هیچ کە فێر نەبوویمە ئەو کەسەی کە یارمەتی منی داگەیاندە ئەو ڕۆژە منی فێرکرد منی بەخوا ناسان من لەخوا نێزی کردووە ئێستا کە هەموو شتێک دەزانم دەبین بە هەر قسە بکات کە ئەمە دوعامان کرد بەرامبەر خوا دەستمان بەرز کردووە خوای گەورە دوعای ئەو عەبدە وەردەگرێ ئینشاءالله من دەستخۆشی دەستخۆش کاکڕێبا زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر بە نەرمی و نیانی وەری بگرن لێی گەڕن قسە بکات خوای گەورە سزای دەدات دەست و چاوت خۆش بێ سپاسە دەکەم کاکڕێبوار بۆ پەیوەندیەکەت کاک دارا وەرەگرم لە عەربەت کاکە سەلام عەلەیکوم عەلەیکە سەلام و ڕەحمەت الله تۆش و بینەرانیش ئەگەر وەحدەن پێ نەما کۆژایەوە گلەی نەکەن کاکە برای باوکم سیاسەتی یعنی درۆ سیاسەتی ئەمریکا کە هێنێ پیاوێکی وەکو سەدام هارەکە لە میلەتەکەی دوایی لایە بە دوایەوەی ئەوانە کە یەن لە سەردەمی ئەوە معارەزە بوون بە مەرج دایانەنێ ئەمانەی خۆشمان مەرجە ئەمریکا ئەڵێ ئێوە مەکە و مەدینەتان هەیە لە سعودیە ئێمەش ڤاتیکانمان هەیە لە ئیتاڵیا ئەڵێ ئێوە پێغەمبەرتان هەیە ئێمەش پاپامان هەیە ئێوە مزگەوتان هەیە ئێمەش کەنیسەمان هەیە ئێوە مەلاتان هەیە ئێمەش قەشەمان هەیە ئێوە نوێشتان هەیە ئەم عەلاماتی سەلیبەکە نوێژیەوانە ئەڵێ ئێمەش ئەوەمان هەیە ئەڵێ ئێوە بانکتان هەیە ئێمە زەنگەکەمان هەیە ئەمە سەر ناگرێ پارەی کەس کۆن کەڕۆی ئیلخابوو لە بازاڕە ناچێ خوای تەبارەکە وتەعالا قورئانی پیرۆز کۆکراوەی تەورات و زەبور و چەند ئەنبیایەکی تر کە هەیە کتابیان بۆ نەهاتووە وەکو لوقمانی حەکیم و ئەوانی تر لە قورئانی پیرۆزە کۆکراوەتەوە ئەبێ ئیمانی پێبێنی جۆ لێمە بەڵێ ئەمە یەک ئەو بابەتێ بابەتێ تریشمانەیە شەیتان بێڕێزی بە بابیرە گەورەی خۆمان کردووە حەزرەتی ئادەم ئەویش ئەگەر بیکە عەقڵی هەرەونە تێشتێ ئەمە یەک با قسەی غەڵەت نەکەی قورئان قەت ناکەوێ ئەمە ئەوە بابەتێ کە بێڕێزی بەرامبەر حەزرەتی ئادەم شەیتان کردی خوای گەورە ڕەزمی کرد ڕەزم یعنی دەرکردن ئەمە بابەتێتر بابەتێترمانێ قورئانی پیرۆز زۆر موهیمە کێ گوێی لێ با گوێی لێبێ هەرچی پێغەمبەرەکان هەیە قسەیان لەگەڵ خوای گەورە کردووە لە قورئانی پیرۆزە قال إبراهيم وقال موسى قال فلان فلان في عرب يا خبرك سبحان الله زور كم كسرتي فيها يا خبري خوما قالت يعني لقى خواي ورسالي وحكمتك كاكا أنت يا وني راون يراو يعني بزيقينا بوني تداخل كي سري وعظمته بقوة بول لسر كافر كان نرمونيان بول لسر مسلمان كان بله واحدا في ما وشكر جا ببراي باوكم قرآني في روس ناكوي حتى عم كونه توابه أما بابتي تريشمانه خاله حمجان على مالي سي بورو شيرش اما طار ناقريته وبتنيا لير انسان اخلاقي فاق بها لروش الرشاقي قيامت فريايه كذا اما سرجولي ما وقتا في ما بتاكيد بله حاو براي باوشي من مالي سي بورو شيرش لسرو فرياده كذا جاء قسيكي كشمان هي عليه برجي حيوان فيستا برجي مروف روش داوينا دم دسا ئەنجامە بابەتێ تریش کاکە من چیم حاضر کردووە بۆ ئەم جەژنە خوێندنەوەی قورئان داگیرسانی مۆمێ کاچی من حیوانات بەدەم قەڵەوە بێ بەنی دەستێ خۆش بێ کاک دارە سوپاسە دەکەم وتەکانت بە نرخ بوون پەیوەندیتر لەسەر هێڵە بۆیە باوکی بەڵێن وەرەگرم لە کەرکووک
السلام عليكم. سلام ورحمة الله وبركاته. باشي بلين باشي بلين فرد بداية بريزم بلي جان لخزمتاي بروس فرد ديني إسلامنا يا لسالوكم لجانا كسب فلسطين يا أخوي قولان في الرسول صلى الله عليه وسلم أمجرية. السلام عليكم ورحمة الله وبركاته. عليك السلام ورحمة الله. زور سپاس باشی بلين كوتا پەیوەندی بوو. سپاس یەکەم. سەبارەت بۆ کۆمنتانەی کە هاتوون کاک فاخیر برادۆسی نووسیوێتی چونکە ڕووی ڕاستەقینیان ئەوەیە بەڵام ئاغ بۆ ئەو مسلمانانەی دەنگ بەو جۆرە کەس و حیزبانادەن. یاسین قادر نووسیوێتی کاتێک خەڵکی مسلمان دەنگ بە کەسانێکی دژە دین ئەدەن ئەبێت چاوەڕوانی شتی وا بکەن. سۆران مەحموود نووسیوێتی ئەوان گورگن لە پێستی مەڕدا. سەدا محەممەد نووسیوێتی هۆکاری تەواوی بێڕێزیەکان بێدەنگی خەڵکی کوردستانە بەداخەوە. ئالان یاسین ئەڵێ ئەگەر سەیری چواردەوری خۆمان بکەین بە هیچ شێوەیەک سوکایەتی بەو جۆرە نەکراوە بەداوە بۆ پەرلەمان یاخود سوکایەتی بەو جۆرە نەکراوە. بارحاڵ زانا حسێن نووسیوێتی لەبەر ئەوەی ئەلمانیەت حکومڕانە. سۆز شوانی نووسیوێتی کەسێک نەخۆش بێت بێڕێزی ئەکەن بەئاینی پیرۆزی ئیسلام. هاودین مراد نووسیوێتی هۆکاری بێهەڵوێستیە بەرامبەر بە بێڕێزیکردنەکان و بێباچی حکوومەت کە هیچ سنوورێکی بۆ دانەناون. مەحموود هیوان نووسیوێتی خەڵکی کوردستانیان فرۆشت بەداخەوە قسە لەسەر پیرۆزیەکانەکەن. سیروان هیوان نووسیوێتی بەداخەوە خەڵک بێهەڵوێستە. چیمەن کاروان ئەڵێ بزن عەجەلی بێت نانی شوان ئەخوات ئەوانیش ئەجەلیان هاتووە. کاروان هیوان نووسیوێتی بەداخەوە ناهۆشیاری خەڵکە بەرامبەر بە ئیسلام. خۆشەویستان و بەڕێزان ئەوەی لەلایەن دەسەڵاتدارانی ئەم هەرێمەوە کراوە بەرامبەر بە ئیسلام و پیرۆزەکانی ئەم ئاینە هیچی کەمتر نییە لەوانەی کە خاسپەرستان و یەهودیەکان و واتە ئەهلی کیتاب و ئەوانەی کە هەمیشە حەزیان کردووە ئەم دینە بکەوێ بەڵام خوای پەروەردگار وعدەوەی داوە کە ئەم دینە ئەپارێزێ و دینی ئیسلام بە هیچ کەسێک ناڕوخێ بە هیچ کەسێک کەم نابێ بە هیچ کەسێک بەکەم سیر ناکرێت چونکە خوای پەروەردگار وعدەی داوە. ئێمەش وەکو مسلمان ئەوە دووبارە ئەکەینەوە بەڕاستی ئینسان هەر وەختێک دەنگیدا بەو جۆرە کەسانە و کردی بە نوێنەری خۆی ئەبێت چاوەڕوانیەوەشی لێ بکە. ئێمە خەڵکی ئەهلی مزگەوتمان هەیە خەڵکی داوێن پاکمان هەیە خەڵکی حەڵال خۆرمان هەیە خەڵکێکمان هەیە کە پەرەنسیپ و مەبدەئی جوانە ئەزانێ چۆن مامەڵە لەگەڵ دینی پیرۆزی ئیسلام و چۆن خزمەتکاری خەڵک ئەبێ. بەڕاستی من تەحەداکەم هەر هاوڵاتیەک لەوانی کە ئێستا بینەری منن بتوانن بگەن بەو بەرپرسانە و تاوێک لەگەڵیان دابنیشن یاخود حیوارێکیان لەگەڵ بکەن پرسیاری ئەویان لێ بکەن بۆ بێڕێزی بەرامبەر بە دینی ئیسلام و بۆ بێڕێزی بە خودی ئەم خەڵکی هەرێمی کوردستانە ئەکەن کە لە 95 ئەهلی عیلم و موسڵمانە و ئەهلی مزگەوتە و ئەهلی تەقوایە. بۆیە ئێمە پێویستە بە خۆمان بچینەوە بە ڕێیەکانمان بڕۆینەوە بەوەی کە چێ ئەکەین بە نوێنەری خۆمان چێ ئەکەین بە دەمڕاستی خۆمان لەو شوێنە حەساسانە. بەڕاستی شەرمەزاریە عیبە بۆ مسلمانان بە تایبەت کۆمەڵێک مسلمان کە خۆیان بە ئەهلی تەوحید و سونە ئەزانن لە مەراسیم و بۆنەکانە بەشدارن یاخود ئەوانەی کە کەناڵی تایبەت بە خۆیان هەیە مزگەوتی تایبەت بە خۆیان هەیە خۆیان بە ئەهلی سونەی حەقیقی ئەزانن بەرامبەر ئەمانیش بێدەنگن و هیچیان بۆ ناکرێت چکە ئەوان دار عەسای ئەم دەسەڵاتن بەڕاستی و هەموو کەسێک ئەزانێ مەبەستم چێیە ئەوانیشە بواە بە جددی هەڵوێست و مەوقیفیان هەبواە بەرامبەر بە ئەو جۆرە پەرلەمانتارانە بەڵام بەداخەوە ئەوان لە هەموو کەسێک زیاتر بێدەنگن لەبەرەوەی ئەوان خۆیان ئەم دەسەڵاتیان پێ قبوڵە و سەرکردەکانی ئەو حیزبانیان پێ وەلی ئەمرە هەتا ئەوان وەلی ئەمریان بن ئەمانیش ئاوا بێدەنگ ئەبن هیچ ناڵێن وەزعکەشیان پێ خۆشە چونکە بۆیان چوەتە سەر و بۆیان لواوە و شتیان ئەدرێتێ و هاوکاری ئەکرێن و بە هەموو شێوازەکان ئەوەی بۆیان بگونجێ پێیان ئەدرێ. اینجا خوای گەورە تۆڵەی هەموو ئەو کەسانە ئینشاءڵڵا لە دنیا پێش قیامەت ئەکاتەوە و سوپاسی ئێوە ئەکەم کۆتایی بەرنامەکەم لەبەرەوەی ڕۆژێکی پیرۆزە بە تەکبیرات چونکە ڕۆژانێکی پیرۆزن تەکبیراتمان لەبیر نەچێت من ئەو تەکبیراتە بەگوێ ئێوە یادەم ئینشاءڵڵا. الله أكبر الله أكبر الله أكبر
لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. خواتان لكم.